دەرچە کۆمەڵایەتیەکان هەرە بن هەر زیادیشەکەن چونکە ئەوان نازانن عیلاجی چی ئەوان میکرۆبەکەیان بڵاو کردوتەوە بەڵام دەرمانەکەیان لا نییە دەرمانەکە لای ئەوان نییە ئەگەر دەوڵەتەکە قانونی وایە ئەوەی کوردستان هیچ شکالێک لە بۆ نابوو چونکە ئەم ئێستا لە سوید و نەرویج و ئەمانش خۆشتانە هەیە مخدرات هەیە بەڵام قانون ڕێکی خستووە زینا هەیە بەڵام ڕێکی خستووە لەشفرۆشی هەیە بەڵام لەم وڵاتە لەم نەرویجە بەس بزانن یەکێک ئافرەتێکی لەسەر جادە هەڵگرتوتەوە هی لەشفرۆشی ئەوەی کە لە بازارەکانی ئێوەی بینن لە کوردستان لەم وڵاتە بەس ئەوە ببینن بەو شێوەیە لانی کەم 6,000 دلار زەریبەی لێوەرە غەرامەیەکەن ئافرەتەکە ژەگرن دەریشیەکەن لە وڵاتەکە گەری وڵاتەکە نەبوو ئەمە لە وڵاتێکا کە جنس مەفتوحە جنس کراوەیە ئەنجا چ جای ئەوەی کە خەڵک بتوانێت بدزێ مەلیکی ئەم وڵاتە خەڵک خۆشیەوێ بەڵام مەلیکی ئەم وڵاتە فارغۆنێکی هەیە لە محەتەی قیتار کرێی لێدا کرێ ناتوانن پێی بڵێن وڵات تۆ مەلیکی قەیناکە تۆ قاتڕەکەت لێرەدان یا بڵێن وڵات تۆ ڕئیسەی حکوومەتی لێرقەیچە کە گەر هەندێک بماشیتەوە چ جای ئەوەی کە ئەو هەموو پارەیە ڕۆی وە ئێوەزانن ئەمڕۆ ئەوەی عەبادی ئەعلانی کردووە ئەڵێ 105 ملیۆن بەرمیل ئینتاژی ئەم مانگی ڕابردووە کە بەدەست حکوومەتی هەرێمەوە حکوومەتی مرکزیەوەی 105 ملیۆن ئەژڵێ بایی 6 ملیار و 8 ملیۆن دلار یەک مانگ یعنی بزانن پارتی وێچێتی چەندیان دزیوە ئەویش ئەوەندە شەریف نییە خۆی چونکە ئەویش ئەو ڕاوڕوت و دزی و گەندەڵی کە لە جنوب هەیە یعنی شتێکی خەیاڵیە بەڵام ئێستا ئەتوانێت ئەمە بداتەوە بە چاوی پارتی وێچێتیە بە میلەتی ئێمەش بڵێتەوە بڵە کاکە گیان ئەوانە کە ڕاتویان نەداونەتی موچەکان نەداونەتی سەبەبەمەیە گەندەڵی ئەوەی کە بیری لێ ئەەکەیتەوە هەرچی بە مێشکی شەیتانیشانە هاتووە پارتی وێچێتی کردویانەوە علە لە قڕێیان بۆ کردوتەوە کە غەرب بە کەیفی خۆی تەدمیریکە کە ئێستا دەسەڵاتیان کەوت لەق بووە تەرەفی خانەوادەی خائینی جەلال تاڵەبانی تەسلیم بە قاسم سولەیمانیان کردو ئەنجا بۆی ئەم فترەی داهاتوەش 50 ساڵی تر سەفەویەتی نوێ بمان ڕەتێنێ وردە وردە بەردەمۆرەمان بۆ بێنێ و باوەڕمان بۆ بێکە حەدیسێک باوکی لە کەرەکەیەوە جێڕاوێتی خی پەروەردگار ڕۆشن فکرمان کە خی گەورە یارمەتی دەرمان بێ ئاقڵترمان کە